سڵاوتان لێبێت بەرنامەیەم جارێ دەروندروستی تایبەتە بەو ڕێکارانەی کە چۆن بتوانین لە دەستپێکی ساڵی نوێیە ژیانێکی پڕ لە دەروندروستیمان هەبێت و بتوانین شێوازی ژیانمان بە جۆرێک بێت کەمتر ڕوبەڕووی ئەو کێش و گرفتانە ببینەوە کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر گرفت و نەخۆشە دەرونیەکانی تاکەیە. بیدەربان من. دەروندروستی بابەتێکە کە ئێستا لە دنیاە زۆر کاری لەسەر ئەکرێت لە پێناو ئەوەی کە تاکەکان ئاستی کواڵەتی ژیانیان بەرزتر و بەرزتر بکەنەوە. ئەوەی گرنگە لێرەیە خودی دەروون چییە؟ دەرونی مرۆڤ بیرکردنەوە و هەست و سۆز و ڕەفتارەکانێتی بۆیە هەر تێکچوونێک و هەر ناجێگیریەک لە بیرکردنەوە و هەست و سۆز و ڕەفتاری تاکە ڕووبات پێوترێت کە ئەم کەسە دەروندروستی لەدەستداوە. لە پێشووترە بوونی نەخۆشی دەرونی یەکێک بوو لەو فاکتەرانەی کە ئەوترا کەسێک دەروندروستی لەدەستداوە، بەڵام لە ئێستەیە لە پاڵ بوونی نەخۆشی دەرونیە بوونی هەستێکی نەرێنی و خراپ بۆ خودی خۆت و بۆ جیهانی دەوروبەر ئەچێتە لیستی نادەروندروستی تاکەوە. بۆچی دەروندروستی گرنگە؟ دەروندروستی تاک گرنگە لەبەرەوەی یارمەتی دەرەبێت بۆ خۆگونجاندن لەگەڵ فشار و تەنگەژەکانی ژیان، تەندروستبوونی جەستە، بەردەوامیدان بە کۆمەڵایەتی باش، بەشداریکردنی مانەدار و کارا لە کۆمەڵگا، بەرهەمداری لە کار و پیشە، هەستکردن و بەرجەستەکردنی ئەو توانانەی کە تاک هەیەتی. خۆکار هەن کە کاریگەری دەئەنێ لەسەر ئاستی دەروندروستی تاک کە ئەوانیش بریتین لە بۆماوە و بوونی بۆماوەی خێزانی لە مێژینەی گرفتەکانی تایبەت بە دەروندروستی وەکو نەخۆشیە دەرونیەکان و دووهەم هۆکارە ژینگەیەکانن کە زۆرترین کاریگەری دەئەنێ لەسەر ئاستی دەروندروستی تاک وەکو ژیانکردن لە ژینگەیەکە کە توندوتیژی تیابێ شکاندنەوەی تیابێ و بە تایبەتی لە ناوچەیەکە کە جەنگ و پێکدادانی زۆری تیابێت. چەند ڕێکارێک بۆ باشترکردنی باری دەروندروستی خۆمان. یەکەم، بەهادانان بۆ خۆت. لە ڕێگەی دانانی ڕێز و میهرەبان بوون لەگەڵ خۆت، دوورکەوتنەوە لە ڕەخنەگرتن و دانانی کات بۆ ئارەزوەکانت. دووەم، گرنگیدان بە تەندروستی جەستە لە ڕێگەی خەو و خواردنی تەندروست و وەرزشکردن. سێهەم، بوونی کەسانی ئەرێنی لە دەوروبەرت. ئەو کەسانەی کە پەیوەندی کۆمەڵایەتی و پەیوەندی خێزانی پتەویان هەیە تەندروستترن بە بەراورد بە کەسانی دیکە. چوارەم، یارمەتیدانی کەسانی دیکە بە کاری خۆبەخشی و خێرخوازی. پێنجەم، فێربوونی کارامەیی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ فشار و تەنگەشەکانی ژیان. شەشەم، هێورکردنەوەی خود لە ڕێگەی ڕاهێنانەکانی خاوبوونەوە و تێڕامان و نوێژ و چالاکی ڕۆحیەکانی تر. حەوتەم، بوونی ئامانجی واقعی لە ژیان. هەشتەم، بچڕاندنی ئەو ڕۆتینەی کە هەیە و تاقیکردنەوەی چالاشی نوێ. نۆهەم، داواکردنی یارمەتی کاتێک پێویستت بە خزمەتگوزاریەکانی تەندروستی هەبوو. Yeah? Project approved, designs approved, everything approved. We did it. Nice, yeah?
Nice. That's it. Congrats. Good for us. अरे everyone's waiting for you in office. कहाँ है तू? Actually, I'm working from home today. Not again. Come on यार. आज तो आजा. Riya, is everything okay? शोभा, मैं घर पे नहीं हूँ. बाय. بابەتەکانی تایبەت بە دەروندروستی پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە پسپۆڕانی بواری دەروندروستیەوە لەوانەش پزیشکانی دەرونی بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەهمی عەلی عەزیزمان کردووە کە بەڕێزیان
پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەروونەکانن. بەخێر بێ دکتۆر. سپاس بۆ میوانداریتان. بابەتەکەمان باسی دەروون دروستی ئەکەین و ئەبینین لە پەیجەکان لە ڕاگەیاندن بەردەوام ساڵانە چەند خاڵێک بڵاو ئەکرێتەوە بۆی دەستپێکی ساڵێکی دەروون دروستمان هەبێت. ئایا باری دەروون دروستی یاخود بابەتەکانی تایبەت بە دەروون دروستی بابەتێکی ئەوەنە گشتیە کە بتوانین ڕێکاری گشتی بین بە خەڵکی یان لەسەر ئاستی کەسی ئەگۆڕێت؟ پرسیارێکی جوانە. مرۆڤ کاینێکە دانە بڕاوە لە هەم کۆمەڵگا هەم ئەو ژنگەی کە تایژی. کۆمەڵێک فاکتەرمان هەیە کە کاریگەریان هەیە لەسەر دەرکەوتن یان نەمانی حاڵەت و نەخۆشیە دەرونیەکان. یەکێک لەوانە کاراکتەرە هۆکارە کەسێتیەکان لەگەڵ هۆکارە گشتگیری و هاوبەشەکانە. بڵێ ئەتوانین بڵین پرسیارەکە بە هەردوو دیوەکەیان ڕاستە. هەم هۆکارە کەسێتیەکان کاریگەریانەی لە سەرباری دەرونی کە ڕەنگە هەنێک کەس لە بارتر بێەوەی تووشی حاڵەتێکی دەرونی بێیان نا یان ڕەنگە هۆکارێتری کۆمەڵایەتی و ئەو ژینگەی کە ئێمە تیاژین کاریگەری هەبێ لەسەرمان. بەڵێ زۆر جار کێشە دەرونی و ئارێشە دەرونی و نەخۆشە دەرونیەکان شتی هاوبەشن. ئەکرێ بارێکی ناتەندروستی کۆمەڵایەتی کێشەیەکی کۆمەڵایەتی کاریگەری خراپی هەبێ لەسەر کۆی تاکەکانی ئەو کۆمەڵگایە. لای دەروون پزیشکان بە تایبەتی لەبەرەوەی ئێوە چارەسەریەکانتان لە ڕێگەی دەرمانەوەیە بۆ چارەسەری نەخۆشە دەرونیەکان یاخود و گرفتانەی کە تاگ ڕوبەڕووی ئەبێتەوە. چی زۆر پێشنیار ئەکەن بۆی کە کەسێک دەروون دروست بێت دەرونی سەلامەت بێت؟ پرسیارێکی جوانە. ڕاستیەکەی پێشنیاز زۆرن بۆ حاڵەتی دەروون دروستی مرۆڤ. گرنگترینیان وەکو ئێمە خۆتان ئاماژەتان پێیا پابندبوونە بە ڕێنماییە پزیشکیە دەرونیەکانەوە. لەوانە دوو جۆرن، هەم ڕێنمایی بەکارهێنانی شێوازی چارەسەرەکان، هەم ڕێنمایی ئەوەی کە چارەسازی دەرونی ئەیدا بە نەخۆشەکە و ئێمەش جەختی لەسەرەکەینەوە بەکارهێنانی دەرمانەکان لە کاتی خۆیان. ئەمە بۆ کەسێک کە نەخۆشی دەرونی هەبێت. بەڵێ ئەلبەتە ئەوەی کێتە لای پزیشکی دەرونی زۆر جار حاڵەتەکەی لە ناخۆشی دەرونی و بۆتە نەخۆشی دەرونی بووە ئێمەانە بۆ زۆر جار دەرمانە بین. ئەگەر نا خۆشبەختانە زۆرێک لە نەخۆشە دەرونیەکان پێویست بە دەرمان ناکە، ڕەنگە بە چەند جەلسەیەکی چارەسازی دەرونی باش بێتەوە. بەڵام وەک ڕێنماییەکان ئێمە ڕێنمایی بەکارهێنانی دەرمانەکان لە کاتی خۆیان بە دوواداچوون بۆ هەنێ مزاعفاتی دەرمانەکان کە هەی بێ بۆی خێرا سەردانی پزیشکەکە بکاتەوە، یعنی بە کوردەکەی بەکارهێنانی دەرمانەکان وەک خۆی. پاشان ئەو نەخۆشە لای ئێمە کە نامێنێت ئوچێ سەردانی توێژەری دەرونی یان چارەسازی دەرونیەکە لەسەر پێشنیازی ئێمە بە دوواداچوونی بۆکەین متابعەیەکەینەوە و جەخت لەسەر هەمان ڕێنمایی تەکنیکەکان ئامۆژگارەکانی چارەسازی دەرونیەکەینەوە وەکو ئەو نەخۆشانێکیان وەلەمە. زۆر باشە، بەڵام لەناو خەڵکە ئەوە باوە کە هێشتا نەنگی و عیبەیەگەیە بۆ نەخۆشیە دەرونیەکان یاخود دەروون دروستی هەستەکەن کە زۆر بابەتێکی ئەوەنە گرنگ نەبێ. زۆر جاڕڵێن واز لە دەرمانەکان بێنە یان مەچۆ سەردانی پزیشکی دەرونی مەکە و خۆت زاڵ بە بەسەر خۆتە. لێرەیە ئایا چ کاتێک ئێمە ئەتوانین زاڵ بین بەسەر خۆمانە؟ ئایا ئەتوانین ئەگەر نەخۆشی دەرونیمان هەبێت یان گرفتی دەرونیمان هەبێت و سەردانی پزیشکی یاخود چارەسەرکاری دەرونی نەکەین؟ خۆی لێرە کێشەیەک هەیە، ئەتوانین بڵین هەم خۆشبەختانە و هەم بەداخیشەوە. خۆشبەختانە زۆربەی حاڵەتە دەرونیەکان خۆ بەخۆ باشە بنەوە، ناگەنە ڕێژەیە کە ئیتر ئینسان بخەن پەکی بخەن. وەکو کام بۆ نمونە قەلەقێکی سادەیە، خەمۆکێکی سادەیە، کێشە و ئاریشەی تووڕەبوون و هەنی هەڵچوونی ڕووداوێکی کاتی ئەمانە ئینسان خۆی ئەتوانێت زاڵ بێ بەسەریانە، ڕەنگە بە قسەی هاوڕێیەکی، ڕەنگە بە قسەی دراوسەیەکی، بە قسەی کەسێکی ئاینی پێی باش بێت و کێشەی نەمێنێ بە دوعاکردنێک بە یاریەکی یۆگا یان بە هەنە مێدیتیشن و ئەم شتانە باش بێت. یان تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی گەشتکردن زۆر دروستە. بەڵام هەمێکیان ئەگەنە ڕێژەیە کە نەخێر پێویست بە پزیشکی دەرونیە کات. جا کێشەکە لێرە دەست پێکات. زۆر جارە نەخۆشیە دەرونیەکان وردە تەشە ناکەن وەکو هەموو نەخۆشێکی جەستنی. ئەو کەسەوە ئازانی هەر بەو شێوە سادە و بەو ڕێژەکەمە ئەمێنێتەوە. نەخۆشی دەرونیش وەکو هەموو نەخۆشێکی جەستنی تا زووتر هەچ کەسێ بەدەمیەوە بچێ هەم چارەسەرەکەی ئاسانترە بێ، هەم داهاتوی ئەو نەخۆشە باشترە و هەم تێچۆ مادیەکەشی کەمترە بێ. وەڵێ کە ئەڵێن چارەسەرەکەی ئاسانترە بێ، یەکێک لەو خاڵانە ئەوەیە
هەر وەکو چۆن هەموو جارێ ئێمە جەخت لەماکەن و دووبارە و چەند بارەیەکەینەوە کەسێ ئەگەر بۆ نمونە ڕێژەی شەکری بەرز بێتەوە ڕەنگە بە پارێز وەرزشێکی ئاسایی گۆڕینی شێوازی خواردن و لایفستایل شێوازی ژیان ئەو کەسە نەجاتی بێلەوەی کە شەکرەکەی پێویست بۆ کە حەب خۆیان شتێتن بەڵام ئەگەر درەنگ بخرێت و ئەو کەسە زۆرێک لە عینادی بکە لە ڕەقی لەگەڵ خۆیان کا بڵێ ئەمە چییە هیچ نییە نەخۆشی نابێت تەسلیمی بیت و ئالەم شتانە تەماشاکەی عربوتانی بعد خرابی البصرە دوای تێکچوونی بەسڕ ئەچێ بە لای خۆیەوە تەماشاکە ڕەنگە بە حەبود و حەبیش باش کاتە هەستەکەی لە کۆمەڵگای ئێمە ئەو عینادی کە لە ڕقەی باستان کرد بۆ نەخۆشە دەرونیەکان شتێکی باو بێت بەداخەوە کۆمەڵگی ئێمە لە دۆخێکایە بەداخەوە ڵێم لەخوا بە زیابیانی خەریکە ئاستی هۆشیاری دروست تەندروستی و دەروون دروستی خەڵک بەرزەبێتەوە کە هەرێکە و بۆ بوارە بچێ بۆ لای کەسی خۆی بەڵام بەداخەوە بواری دەرونیەکێک لەو بوارانەی کە لە سادەترین کەسەوە دەستی تێ قات و دەستی تێوەرەدا تاوەکو کەسێکی تر هەر لە مامۆستا بێ مهندس بێ پزیشکی بواری تر بێ مامۆستای ئاینی بەڕێز بێ مرۆیی کە ئێستا زۆر گەشەپێدانی مرۆیی بێ هەر کەسێ بێ بەداخەوە زۆر جار ڕاست ئەمانە ئیسفادیان گیانەوە لە هەنی ڕۆ بە هەنێ خەڵک ناڵێن هەموو شتێکیان خراپە نەفێر شتی جوانیان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆرینە زەرەریان لە خەڵک بە خەڵک گیاندووە ڕەنگە لێرا من نەتوانم هەنێت تەفاسیل باس بکەم بەڵام بڕواتان نەبێن نەخۆشە بووە بە ئامۆژگاری کەسێکی ناپزیشکی دەرونی یان ناتوێژەری دەرونی لە بوارێکی ترا تووشی گەشتۆتە حاڵەتە خۆی کوشتووە توێتی پێویست بەوە ناکاتەوە دەرمان خۆیان پێویست ناکاتەوە بڕۆی سەردانی فلان کەس بکەیت بەداخەوەم دەسوەردانانە وای کردووە کە دوورکەوێتەوە و پاشان ئەو نەندی و هەستی بە عیب زانینەی سەردانی پزیشکی دەرونی یان چارەسازی دەرونی ئەوەنەی تر قڕەکەی خەستر کردوەوە بەداخە دەستخۆش دکتۆرێکێک لەو بابەتانەی کە زۆر خەڵکی باسی لێەوە ئەکاڵێ گەرباری ئابووریم باش بێ من عیبم نامێنێت تووشی گرفت و نەخۆشی دەرونی نابم ئەگەڕێم وڵات بۆ وەڵامی ئەم پرسیارە ئێستا بینەری راپۆرت تێگەبین دەربارەی کاریگەری لایەنی ئابووری لەسەر باری دەروون دروستی تاک بینەرمامن. پەیوەندی نێوان ئاستی ئابووری و تاک و دەروون دروستی لە توێژینەوەیەکدا کە لە ساڵی 2020 لە ئەمریکال جۆرنال ئۆف ئیندروستریال میدیساین بڵاو کراوەتەوە دەرکەوتووە کە نزمی ئاستی ئابووری پەیوەندی ڕاستەوانی هەیە لەگەڵ بەردەوامی گرفتەکانی دەروون دروستی ئەو کەسانەشی کە ئاستی ئابووریان نزمە دوو ئەوەندەیە و کەسانە کە ئاستی ئابووریان بەرزە تووشی نەخۆشی دەرونی دەبن. لەو داتایانەی لە واشنگتن دیسی بڵاوکراوەتەوە لە نێوان ساڵانی 1994 تا 2000 کۆکراوەتەوە لەو کەسانەی کە لە نەخۆشخانە دەرونیەکاندا ماونەتەوە کە ژمارەیان 34,000 کەس بووە کە بێکاری و هەژاری پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە نەخۆشی دەرونیەوە. ئەو کەسانی کە باری ئابووریان نزمە و هەژارن زیاتر ئەگەری ئەویان هەیە تووشی گرفتی دەرونی ببن و لە نەخۆشخانە بمێننەوە. هەروەها لە توێژینەوەیەکی ساڵی 2009دا کە لە BMC Public Health بڵاو کراوەتەوە دەرکەوتووە کە پاراستنی هاوسەنجی نێوان پەیوەندی کۆمەڵایەتی تاک و پیشە و ئاستی دەرامەتی تاک فاکتەرێکی گرنگە لە نێوان پیاوان و ژناندا بۆ مانەوەیان بە دەروون دروستی. بۆ وەڵامی پرسیارەکە گەڕێمەوە لای بەڕێز دکتۆر فەهمی پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکان باسمان لە باری ئابووری کرد ئایا چ کاریگەریەک لەسەر دەروون دروستی و ئاستی دەروون دروستی تاکداناوە لە کوردستانە بە تایبەتی؟ دەروون دروستی بابەتێکی لۆکەڵ و ناوچەیی نییە جیهانگیرە باری داراییش شتێکی جیهانیە وەکو لە سەرەتاشا باسمان کرد مرۆڤ بە تایبەتی مرۆڤی سەردەم کاینێکە دانەبراوە لە جیهانی سواردەوری خۆی لە ژینگەی سواردەوری خۆی ئەمڕۆ وەکو جاران نەماوە ڕەنگە باری دارایی وڵاتێکی وەکو ئەمریکا وەکو بریتانیا وەکو فەڕەنسا کاریگەری لەسەر تاکێکە بێت لە شارەزور لە هەولێر لە دوهۆک لە هەڵەبجە لە کەرکووک لە هەر شوێنێکی عێراق کوردستان مرۆڤ ڕاستەوانە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ ئەو ژینگەی تایژین جا ژینگە هەر ئاوهەوا نییە ژینگەی کۆمەڵایەتیە ژینگەی سیاسیە ژینگەی ئابووریە باری داراییە زۆر جار بیستومانەکە ڕەنگە نەخۆشی دەرونی لە ناو کەسی هەژارا زۆرتر بێت کەم دەرامەتەکانە زۆرتر بێت خۆشبەختانەوە نییە ناڵین خۆشبەختان لە بەرەوەی کەسی دەوڵەمەند لەخوا بەزاوێت تووشی نەخۆش بێت یاخوا کەس نەخۆش نەکەوێت بەڵام توێژینەوە
پزیشکی و دەروون پزیشکی و دەرونیەکان زۆر جار هەنێ نەخۆشی دەرونیان وا پێناسە کردووە کە ڕەنگە لە ناو کەسانی دارا و دەوڵەمەندا زۆرتر بن وەک لە کەسانی هەژار. بەڵام بە کۆی گشتی نەخۆشیە دەرونیەکان تا ئێستا دەرنەکەوتەوە ناو چینێکی کۆمەڵگایە زۆرترە. بەڵام بڵێ باری دارایی کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر دەرونی مرۆڤ بە تایبەتی لەسەر حاڵەتەکانی خەمۆکی لەگەڵ قەلەقیە. ئیتر ئەمە شتێکی بەدیهەیە وابزانم وەکو یەک و یەک کاتە دوو تەبان ئەگەر کەسێک هەژار و کەم دارا و بێلانە و ئەمانە بێ کەسێکە زیاتر مەراقی ژیانی هەیە زیاتر قوڵە بێتەوە لە کێشەکانە ڕەنگە کاریگەری نەخۆشە دەرونیەکان زیاتر بێ لەسەری بەڵام بگەڕێتەوە بۆەوەی کە کەمی هۆشیاری و دەستگەیشتووییان هەیە بە زانیاریەکانی کە لە بواری دەرونیە هەیە. کاریگەری زۆرە ڕەنگە هەژاری هەر ئەو کاریگەری نەبێ هەژاری کاریگەری لەسەرەوە هەبێ مەسەرەن کەسێک ناتوانێت سەردانی توێژەری دەرونی و پزیشکی دەرونی و بتوانێت دەرمانەکانی بکڕێت بەداخەوم کاریگەریانی هەیە بەڵام خۆشبەختانەوە کووتمان زۆر جار هەنێ باری دارایی خراپ ئینسانە پارێزە لە هەنێ نەخۆشی دەرونی پێچەوانەوە. کۆتا پرسیارمان بەوە دەست پێکەین یەکێک لەو بابەتانەی کە زۆر پێشنیار ئەکرێت لە بواری دەروون دروستیە و بە تایبەتی لە ژیانی جەنجاڵی ئێستەیە کە زۆربەی خەڵک لەناو ئۆفیسەکان و لەسەر ئامێرە ئەلکترۆنیەکانن چونە ناو سروشتە و بە تایبەتی ئێمەش لە کوردستان سروشتێکی جوانمان هەیە. لە ڕووی دەروون پزیشکیەوە چ گۆڕانکاریکی نیۆڕۆبایۆلۆجی لەم کەسەیە ڕوو ئەیە کاتێک کە ئێمە یینە ناو سروشتەوە ئایا گۆڕانکاریەکە بەس ئەوەیە لە ڕووی دەرونیەوە ببینین خۆشحاڵ هەبی یان لە ناوەش کۆمەڵە گۆڕانکاری ڕوئات؟ دروستە هەموو گۆڕانکارێکی باش ڕۆدا لە کاتی چوونە ناو سروشتە ئەلبەتە ئەڵین زۆرینە بە ڕێژەیەکی زۆر وایە هیچ شتێک لە ژیانە وەتایبەتی لە زانستی پزیشکیان لە 100% نییە هەیە بە سروش بێتاقەت هەبێت ئێمە باسی ئەو کەمینەیە ناکەین ئەوانە ئیستیسنان کەمینەیەکی زۆر کەمن ئەتوانین بڵێن ئەوانی بێتاقەتە بن ئەوانن کە ڕووداوی ناخۆشیان لەو شوێنەیە بینیوە ئەکرێ پێشینەیەکیان هەبێ فلاشباکێک بێمە یادگارێکی ناخۆش بێ لەگەڵ ئەو شوێنەیە کە هەیبێت باو شوێنە سەوزایی و دار و درەخت و چەم و ئاو و شوێنێکی خۆشش بێ بەڵام بە شێوەیەکی گشتی زانستی دەروون پزیشکی توێژنەوە دەرمەکان ئەوان دەرخستۆ کە ژیانی لادێنشینی یان دەشت و دەرنشینی یان سەیران و گەشت و گوزار ڕاستەوخۆ پەیوەندیان بە باری دەرونی مرۆڤەوە هەیە حتا زۆر توێژینەوە دەرەخەن کە نەخۆشیەکانی خەمۆکی قەلەقی حتا شیزۆفرینیا ذوهان لە ناو شارە قەرەباڵغەکانە زۆرترە وەک لە ناو لادێنشین و شوێنە با بڵێن دوورە دەست و تا ڕادەیەک ناشاریەکانە. بەڵێ ڕاستەوخۆ هەنێک دەمارەگەێنەر و هۆرمۆن هەیە لە مرۆڤ چالاکیەکانیان هەم زیاکە هەم ڕێژیان زیاکە بە تایبەتی هۆرمۆنەکانی ئەدریناڵین و کۆرتیزۆڵ و دەمارەگەێنەرەکانی سیرۆتۆنین کە ئەمانە پیانەوە ترێوەکو بڵی هۆرمۆن و هۆکارەکانی شادی لە ڕووی زانستی پزیشکیەوە لە حاڵەتی چوونە ناو سروشت و گەشت و گوزار و شاخەوانی و ئەم شتانەیە ڕێژەم هۆرمۆنانە ئەگەر زۆر بەرز بن هەم نۆرمەڵە بنەوە باڵانسە بنەوە ئەگەر زۆر کەم بن هەم بەرزە بنەوە یعنی جۆرێک لە ئارامی هەم جەستەی هەم دەرونیە بەخشن بمرۆ. بەڵێ بەداخەوە ئەوەشی کە ئێستای بینین زۆربەی خۆشگوزەرانی و بەیەکەوبوون و چوونە دەرەوەکان شوێنە داخراوەکانە کە دوورە لە سروشتەوە کەمەش هۆکارێکی ترە بۆی کە کەسەکان فشاری دەرونیان بۆ زۆرتر ببێ. زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئەرکت کێشە بینەرمان بێن بەردەوامەبین. ڕێکخراوی تەندروستی جیهانی لە بەرەو پێشبردننی تەندروستی WHO پێشنیاری ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕەخساندنی ژینگەیەکی گونجاو بە گرنگەزانێ بۆ پاڵپشتیکردن و بەرەو پێشبردننی تەندروستی کە ئەوانیش لایەنەکانی بابەتە بنەماییەکانی وەک ئاسایش و ئازادی و مافی کەسی سەقامگیری سیاسی ئابووری و مافی فەرهەنگی و کلتوریە لە هەمووی گرنگتر بە تایبەتی جەختی کردوتەوە لەسەر مافەکانی تایبەت بە منداڵ و پەروەردەی دروست هەروەها سربەخۆی ئابووری و کۆمەڵایەتی ژنان. کەسانێکی زۆر ساڵانە لە سەرانسەری دنیا چیرۆک و ئەزمموی خۆیان لەگەڵ نەخۆشی دەرونی بڵاوەکەنەوە بە تایبەتی کەسایەتی و ئەستێرە ناودارەکان بەو ئامانجەی کە لەو نەنجی و بە عیبەزانینەی نەخۆشیە دەرونیەکان کەم بکەنەوە. لەو کەسانەش دێمی لۆڤاتۆ باسی لەوە کردووە کە نەخۆشی بلۆمیا و بیری خۆکوژی و ڕەفتاری خۆ ئازاردانی هەبووە
لە هەمان کاتدا نەخۆشی دووجەمسەری و ئەزمموی بەکارهێنانی مادەی هۆشبەری هەبووە وەک لە دۆکیومنتارێکیدا بەناوی بە بەهێزی بمێنەرەوە ڕێگەی داوە کە جیهان پرۆسەی چاکبوونەوەی ببینێت و دەشڵێت داواکردنی یارمەتی یەکێکە لە خاڵە بەهێزەکانت. لیدی گاگا یەکێکی دیکەیە لەو کەسە ناودارانەی کە باسی لە ئەزمموی خۆی کردووە بە توشببوونی بە نەخۆشیەکانی خەمۆچی و دڵە ڕاوچێ و تەنگەژەی پاشزەبری دەرونی لە ساڵی 2012دا لەگەڵ دایکی دامەزراوەی بۆنز زسوەی فاوندیشنی دامەزراندووە بەو هیوایە کە بتوانن جیهانێکی میهرەبانتر و ئازادتر دروست بکەن و یارمەتی ئەو کەسانە بن کە گرفتی دەرونیان هەیە. پراینس هاری باسی لەوە کردووە کە لە پاش مردنی شاژنەدایانای دایکی ئەزمونەکانی چۆن بووە و بۆ ماوەیەکی دوودەیە هەستەکانی شاردۆتەوە لەگەڵ براکەی شازادە ویلیەم و دامەزراوەی هێدس توگێدەی ئینڤایتیڤی دامەزراندووە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەنجی و بە عیبەزانینی نەخۆشیە دەرونیەکان. جەمیلا جەمیل لە تەمەنی هەرزەکاریدا نەخۆشی ئەنۆرکسیا نێرڤۆسای هەبووە وەک خۆی باسیەکات نەیتوانیەوە بە دڵی خۆی داوای نان بکات. لەم ساڵانەی دوایدا لە هەژماری ئینستاگرامەکەی خۆی لەژێر ناوی لایف پۆزیتیڤیتی داوای لە خەڵکی کرد کە ئەزمموی خۆیان باسکەن بە تایبەتی ژنان. کریستن بێڵ ئەستێرەی هۆلیوود کە ڕۆڵێکی فرزۆ نەبینێت باسی لە توشببوونی بە خەمۆچی و دڵە ڕاوچێ کردووە و پێی وایە کە سەردانکردنی پزیشکی دەرونی ئەبێت وەکو سەردانکردنی پزیشکی نەخۆشە جەستەییەکان ساڵانە ئەنجام بدرێت. دەروندروستی تاک و سەلامەتبوون لە بیرکردنەوە و هەست و سۆز و ئەو ڕەفتارانەی کە بە ئەنجامی ئەگەێنین هەروەها سەلامەتبوونی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانەی کە هەمانە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە شێوازی ژیانکردنی تاکەوانێ وە کواڵەتی ژیانی کەسەکە باشتر و باشتر ئەبێت. بۆیە لە کۆتاییە گرنگیدان بە دەروندروستی خۆمان لە پاڵ تەندروستی جەستەییە بکەینە پلانێک بۆ ساڵی نوێ بۆی دوور بین لەو گرفت و نەخۆشە دەرونیانەی کە ئەگەری هەیە ڕوبەڕوومان ببێتەوە. بەم جۆرە بەنامەی دەروندروستیمان پێشکەشکردن بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک.